اگر تو گەڕایتەوە لای خوای پەروەردگار چیت پێدا خوای پەروەردگار اگر توبەت کردو و دەستت هەڵگرت لە تاوان دەستت بە خواپەرستی کرد کار و کردەوەی چاکەت ئەنجامدا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار هر کەسێک کەوا تەوبە بکات لە تاوانەکانی هەر کەسێک بگەڕێتەوە لای خوای پەروەردگار و ئەستەغفر الله بکات داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار بکات عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ئەوە بزانە کەوا خوای پەروەردگار لە تاوانی ڕابردووت خۆش ئەبێت بزانە کەوا ئەو تاوانانەی کەوا لە ژیانی ڕابردوودا هەر چیەکەت کردووە بەهۆی ئەو تەوبە و گەڕانەوەت خوای پەروەردگار لێت خۆش ئەبێت بەس بەمەش نا ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار وخوای پەروەردگار ئەتخاتە بەهەشتێکی پڕ لە ناز و نیعمەت ئەتخاتە بەهەشتێکی نەبراوە و خۆشیەکی نەبراوە بەهۆی گەڕانەوەت بۆ لای خوای پەروەردگار بەهۆی ئەوەی دەستت هەڵگرت و لە تاوان و وەڵامی خوای پەروەردگارت داوەکەوە ئەفەرمێت يا أيها الذين آمنوا توبوا إلى الله ئەی ئەو کەسانەی کەوا ئیمانتان هێناوە بگەڕێنەوە لای خوای پەروەردگار وبزانە کە گەڕایتەوە لای خوای پەروەردگار خۆشەویست ئەبی لای خوای پەروەردگار ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست دەهێنی إن الله يحب التوبة